لێدانی بزوتنەوەی لێدانی ئەنسار یەکەم شجارە ڕەهەندێکی نێودەوڵەتی هەیە، ڕەهەندێکی جیهانی هەیە کە شەڕی ڕۆژ ئاوا بەرامبەر بە ئیسلام و ئیدارەی جۆرج بۆش کە هاتنە پێشەوە 28 ملیۆن دینداریان تایە واتە حیزبی کۆماری، ئەمانە ئەو شەڕەنگێزانە بوون کە شەڕێکی گەوریان بەرامبەر ئەهلی ئیسلام دروست کرد و زانیان کە ئیسلام دێتە پێشەوە لە مەدای 20 ساڵی داهاتوو یا بۆ 30 ساڵی داهاتوو وەکو قوتێکی نێودەوڵەتی هەمووشمانەی بینین کە ئێستا حرەکاتی جیهادی لە سەراسەری جیهانە حربێکی ئستنزافی بەرامبەر بە ئەمریکا کردووە لە پێش هەمووشیانەوە قاعیدایکە لە هەر شوێنەکە بێت جەبهەیەکیان بۆ دروستەکە و ئستنزافی ڕایان چێشتە مەیدانی مختلفەوە بۆ ئەوی وردەوردەوایان لێبێ خەڵک لیان بێزار ببێ کۆڵیان بۆ هەڵنەگرێ هەروەکو ئێستا کە بینیمان لەم هەفتەیە بەریتانیا هاوارەتی بە حامید کەرەزایەڵێ سڵحکە لەگەڵ تالیبان جارانیان و لەگەڵ ئەوانەی کە نەرم ڕەون لە تالیبانی شەمویان وەکو یەکوان هیچیان نەرم ڕەو و تونڕەویان تیانە چکە هەمووی مەلای حەنەفی کەوابوو لێدانی ئەنسار پێش هەموو شتێک ڕەهەندێکی جیهانی شەڕی ڕۆژ ئاوایە بەرامبەر بە ئیسلام چونکە پێشەوەی لە ئەنساریش بدرێ 56 گروپی ئیسلامی چەکدار خرابوونە لیستی تیرۆریستەوە لە جیهان و دواییش طبعا بینیمان کە ئەنسار الئیسلام یەکێک بوو لەوان پاشان ڕەهەندێکی تر هەیە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێران و تەئسیراتی لە ناوچەکە هەستی پێ کرد کە ئێران ئەم خەتەی مامۆستا عەلی باپیری بۆ ناکرێ بەشت برانی بەڕێزم ئێمە زۆر جار کە تەرکیز لەم نقطەیەکەینەوە زۆر جار برای عاتیفی هەیە ئەمە قبوڵ ناکە یان تەسەووری ناکە یان بە دژواری نابینێ ئەمە عەزیزانی من ڕەهەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشی ئەوە بوو کە ئێران هەرچەندی ئەکرد نەی ئەتوانی ڕەسمێکی ئیمام خومێنی بێنێ بۆ ناو کوردی باشووری ئێمە لە ئازەربایجان هەیبوو لە ناو سنی لوبنانە هەیبوو لە پاکستان هەیبوو لە ناو مەقەڕاتی ئەفغانە هەیبوو بەڵام هەرچەندی کرد ئەو ڕەسمەی لە ماڵی مامۆستا عەبدوڕەحمانی نەورەسی هەڵواسرا بوو لە سنە پێی نەهاتە دەرەوە لەبەر ئەم قووەتی گەنجە سەلەفیەی ئێمە کە دروستمان کردبوو کە لە سەرەتاوە شیعەمان بە مشریک حساب کردبوو هەرچەندە بە کافرمان نەئەزانی وەلو بەعزە لە برایان طبعا زۆرینەیە کەوا بە کافریشیان نەزانین لەبەرەوە هیچ بوار و نەفەس و مەجالێک نەبوو ئێران بتوانێت ئەمەمان بەسەرا فەرزکە یا کتێبی خۆی یا تەوەجوهی خۆی یا هیچ شتێکی خۆی بتوانێت حتا ئێمە ئەوانمان مەجبور کردبوو کە ئەبێ سەلەفی بن مامۆستا عەلی باپیر هەروەکو ئیشارەتم پێدا کتێبی شەنقیتی منهەجی ئەسما و صفاتی خوێند و ئەوەشی کردبوو بە هەندێک شت بە کوردی لە کتێبەکەی خۆیان و بە دەوراتیش لە دەوراتی تەنزیمیشە ئەوەی شەرح کردەوە و هەروەها مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی باسی لە ئیبن تەیمیە کرد کە ئێستا باسی شوشە خواردنی دەروێشک لە مۆسیقا و لە جۆرە شتانە نانە کەس نێتوانین توخنیشی کرد ئەو توند و تیژەی خۆمان کە هەمان بوو يعني أو تأصيل شرعي وأصولي قريتي سلفيتي كهمان أوان بالتأكيد بصادقانه لكابو بسر زود بالمسلم زميني زور قوري بودرز بو والشركاني جم جنجانا زورينا أيانكر كأبو بشر معنا هم دين دارون معنى يوانيا طبعا خلشي دير الشرينة كردو شو كبياوي أعزاي وكو أنور عنبي شي كيابو يا كاك فاروق يا كاك وكر تاماس وأمانة هر لو دفري هلا بشيش طبعا لشونا كان تريش برو ڕەهەندی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ئەوە بوو کە زۆر مهمە ئێران ئەیویست ئەم بەردەلاچە لەسەر ڕێی ئەم سەلەفێتیەت تونڕەوە تەئسیراتی لەناو ئێرانیشا هەیە ڕموزی ئەم سەلەفێتیە کە ئێستا بە مەراکرەکار دیارە کاتە هەرە وترا مامۆستاکرەکار تەئسیری مامۆستاکرەکار لە ئەو دیویش هەیە ئێستا بە کاسێتەکان بە سیدیەکان ئەنجا تەئسیراتی دوایی تر کە پەیوەند بۆ بە ئەفغانەوە كاغاسو و ابو عبد الله الشافعي وابراهيم الروشتن بافغان وملعمريان بيني له والحاصل بيقوي الربط من بافغان وبيقوي الربط من طالبان يا قاعده طبعا هو دعايه شتيه كلا سريك وبيوندي بستنش هيج اشكالك لسر اواني امش الرهندي دوهمي لدانا كبوك ايران باشدار بو بشوي غير مباشر ناجدانين لجيروش بمباشر باشدار بو بخواي زانه طالما على الاقل ضوء الأخضر ذابوا بأمريكا كان أجر يوليان دن من حدود ناكم وبويا وتغذير شان ناكم بشتي شان ناكم بويا برين داركاني إيما
هەشت برینداری ئێمە لە بەفرەکەی ڕق بوونەوە لەسەری منە خورد لەو شاخ و چێوانە ئێران قبوڵشی نەبوو کەس بچێتە ئەوتی ئەوەی کە زۆر لەو برا عەزیزانەی ئێمەی ڕزگار کرد خەڵکی بە شەرەفی کانی خیاران و دزڵی و ئەو خەڵکە هەورامیە بە شەرەفانەی ئەودی بوون پاشان بۆکانی و سەقزی کە هاتن نەفرەکانیان برد بۆ بۆکان و سەقز و ئەو ناوە حتا هەندێ برای خۆمانیان برد بۆ ڕەشت و چالووس و ئەو ناوچانە کە زستانیش بوو بە ناوی سەیران بە ناوی سیاحەتەوە چوو بوون سیاحەتی بەفر دوای هەتا جوازات و شتیوایان بۆ تەرتیب کرایە و هێنرانەوە بۆ بروجەرد و خوڕەماواد و لێوە کرانەوە بە ناو حیلەیە هێنران بەرەو بەغدا و ڕۆمادی کەوابوو ڕەهەندی یەکەم جیهانی بە ڕەهەندی دووەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەسیری ئێرانە ڕەهەندی ناوچەییش کە یەکێتیە یەکێتیش سەیرێ کرد ئەم بزوتنەوەی ئیسلامیە زۆر مەسیرێکی توندڕەوی هەیە و قووەتێکی زۆر گەورەشی بۆ دروست بوو هەرچی پیلانێک دائەنێ بۆ شەڕکردن لەگەڵ بزوتنەوەی ئیسلامی ئەمانە ڕوێوەستنەوە ئەم جارە کە سەیری کرد شەڕی تری لەگەڵ جندل ئیسلاما هی ئەوە نەبوو پاڵ بداتەوە بە ئێران و بڵێ یارمەتیم بدە بۆ شەڕی ئەمان چونکە جند حدودی داخستن بەرامبەر بە ئێران و ئەو هجوومەش دوایی کە ئەنسار کردیە سەر سیروان و تەپە کوڕە و ئەو جۆرە شوێنانە یەکێتی یەکەم جار هەست پێ بکا کە جەماعەتێکی سەلەفی ئوسولی جیهادی عەقائیدی زەمان و مەکان و شەڕ و ئاشتی بڕیارەدا ئەوە زۆر مهم لەبەر ئێران نای ئەویست ئەم قووەتە لێرا ببێ و هەموویان متفق بوون لەسەر فەوتاندن و ڕیشەکێشکردن ئەمە خاڵێکی زۆر جەوهەریە برایانی بەڕێزم کەوا بوو ڕەهەندێکی جیهانی هەیە هی شەڕی ڕۆژاوا بەرامبەر بە ئیسلام ڕەهەندێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی هەیە ئێران و هەروەها ناوچەکە کە گۆڕین و پێویستی بەوە هەیە وەکو قووەت و نفوزێ بێتە پێشەوە ڕەهەندێکی تری ناوچەیی هەیە کە عەلاقەی بەسەر یەکێتی و خۆفرۆشتنیەوە هەبوو ئەمە نقطەیەکی زۆر گەورەشە برایانی بەڕێزم کە مەغرور نەبین بەوەی وا بزانین یەکێتی یان سیاسەتی بەرامبەرت وەڵا زۆر زەعیف بۆ ناتوانێت هیچ شتێ بکە هیچ وانە ئێمە لەو سەردەمەیە برای وامان هەبوو ئەوەندە مەغرور بوو ئەی کاکێمە توانین هجووم بکەینە سەر سلەیمانی لە کاتێکە ئێمە عەدەدمان نەبوو هجوومی پێ بکەینە سەر هەڵەبجە ئێمە مشکلەکەمان لە نەبوونی ئەو برایانە بوو حتا ئەو برا سەلەفی عەقائیدیە مەنهەجیانە هەندێک لەوانە کە لەگەڵ ئێمە نەبوون و لە خوڕماڵ دانیشتبوون ئەیانوە گەر هجوومتان کرد دێین تۆش تەمان کە مەسئولی ناتوانێت احتیمال بکەیتە سەر شتێک کە لە بەردەستی خۆتانیە وەکو ماسی بەحر وایە بڵێ وەڵا دوایە ئیگرم ئەم ماسیان ئەوە بۆن نەگیرە ئەوانە هاتنە پێشوو لەبەرەوە ناکرێتەوە هجوومێ بکەیتە سەر شارێکی وا گەورە 670,000 نفوسی تایە تۆ دوای بتێ کۆنتڕۆلی بکەیتەوە بەس 200 کەس جەبهەکانیشت هەمووی کراوە بن مەترسی ئەوەشت هەیە ئێران و یەکێتی ئیتیفاقیان کردوێ و لە تێوەڵەوە ئەم جارە خەڵک هجوومت بکاتەوە سەر یا لە بیارەوە بێنەوە ئەم دیو لەبەرەوە ئەوە حساب بۆ ئەوانە شەر بکرێتەوە ئەو ڕەهەندی ناوچەیە ژوای کردکەیەکێتی لەو پڕی زۆعفی خۆی و ترسنێکی خۆیان ئەم جارە بڕوا لەگەڵ ئەمریکایە بەو شێوە ئیتیفاق بکە و ئێمە خەبەرمان هەبوو کە ئەمریکایەکان دێن و ئەڕۆن وەچنە سەر شنروێ و حتا نەفەر هەبوو کە هاتووە ئەوەندەم لە ناویانە بینیوە و ئەجنەبین و دێن و ئەڕۆن و حرەکەتێکی مەکۆکیان هەبوو کە دوایەوەی لە هۆڵەندا ئازاد کرام و درامەوە بە ئێرە لێرە لە جەریدە نەروێجەکانە بینیم کە لە مانگی دا بەتەمابوون لە ئەنسار بدەن بەڵام ڕۆبرت مۆلەرنەی هێشتووە کە ڕئیسی FBI بوو هینی مخابراتی ئەمریکی بوو کە ئێمە مۆبەڕیرمان بەدەستەوە نییە بۆی لە ئەنسار الئیسلام بن بۆچی بیان و ڕوژێنین لەسەر خۆمە ئەوە تەخیری کردبوون ئەجینە ئەو کاتە ئەوان لێیانەدا و دواییش کە تاخیر کرا هەموو ئەوان ڕێکەوتبوون لەسەر ڕیشە کێشکردنی پاک پشتیوانانی ئیسلام ئێران یەکێتی وەکو ناوچەیی ئێران وەکو ڕەهەندی ڕۆژهەڵاتی ئەمریکا وەکو شەڕێکی دژ بە ئیسلام ئەنجا ئەنساریش وەکو گروپێکی سەلەفی جیهادی کە لەسەر زەمینەیەکی تری عەقائیدی ئەم جارە وەستاوە لەبەرەوە مەترسیەکە لەسەر ئەوە هەبوو ئەم فکرانە هەمووی کۆبوو بۆ کە ئەم سەلەفیە جیهادیە دروست بکە و ئەو لێدانەش بەو شێوە پڕناسۆرەش هاتە پێشەوەی لەو برا بەڕێزانە بدەن محاولەی فڕاندنی منیان کرد فڕاندنەکەش سەری نەگر بە فەزلی خوای گەورە ئەوەندەمان چێشمە چێشتن پێکردن 45 دقیقەیان
هەموو سەحافە زانی و ڕسممان بڵاو بۆ پێشەوەی سواری سەیارەمان کەن دوایش مەجبور بوون پۆلیسی مەدەنی بێ و بمان باو مەلەفێ دروستکەن بڵێنەوە لەسەر ئەم مەلەفانێ ئەنجا دراین بە دادگاوەوە هەموو ئەوانی ترەزانن 30 دانەدا جار زیاتر 39 جار دران بە دادگا هەر جاری وا هەبوو 3 ڕۆژ 4 ڕۆژیە خایەن تحقیقی ئەو هەموو مخابرات و ئەو مقابلاتان و کتێب نووسین و هەموو شتێک و ئەوجا ئێستا لە هەموو شتێک زەختم زیاتر لەسرە زیاد لەو کاتێک کە لە هۆڵەنداوە بەدەست بەسەری هێنایانمە بۆ ئێرە بۆ بخوای پەروەردگاری یارمەتی دەرماوێ و عەزیزانەی تریشمان جێی ئەگەر فەخر و شانازیە بۆ ئێمە جێی فەخر و شانازیمانە کە 14 کەس بووین شورا لەگەڵمە 6یان شەهیدن 4یان گیراون 4یشیان ئێستا شەقەوەشێن بەرامبەر احتیلال 6 شەهید لە قیادەکانمان کاک محەممەد ڕەشید مەلا عەبدوڵای خەلیفانی کاک ئەبوبەکری تەوحید کاک عەلی وەلی کاک عەبدولحەمیدی باونور کاک قودس ئەگەر شەهید بوونەوانە خوای گەورە بە شەهید وەریان کرد و کاک ئاسۆ و کاک ئەیوب و کاک هەڵگورد و کاک نزاریش ئەسیر کەوت ئەمە 10 کەس کاک ئەبوو عەبدوڵڵا و کاک سەید و دکتۆر عومەر و کاک محەممەد حەسەنیش بە فەزلی خوای گەورە ماوە تنظيمك بفضل إخوائي جورك خوي رابقر ناويشي بشتا قائمة إرهاب وأمم متحدة أو هم زختل سر أفراد كان يشي مقاومة عراقية كريلا دواي قاعدة وتري أنصار كبهسترين جروبي عراقي أو فضل إخوائي پروردگارك أو رنگ رجية قررتوبو أو هم رنج وجهديك كردو معنا بتايبتي لدى صالين وتدوب 2002 لسر زمینەیەکی سەلەفی جهادی عقائدی توانیمان گروپێکی وا دروستکەین بە فەزلی خوا چەکچێکی خۆمان و سیلاح و تەدریب و ڕەنج و معاناتێکی زۆرمان برایانی بەڕێزم واژ نەزاننەوە شتێکی هەروە ئاسان بوو بەخوا برایانی بەڕێزم برایەکی وەکو کاک عەلی وەلی خەڵکی هەولێر بوو ئەبوو دەردا مەشهورە ئاحادێکە لە جیهانی ئیسلامە لە هەموو جیهانی ئیسلامە لەوانن کە بە پەنجەی دەسەژمێرن خەبیرێکی بە قووەت تدریباتی لەسەر هەرچی جۆرە سیلاحێک هەیە ئەیزانی خۆی لە گرتنی کابولە بە دەبابەت چوە کابولە هەموو سیلاحەکان یەزانی هەموو جۆرە متەفەجراتێکی یەزانی لەبەرەوە نەزاننەوە هەروە ئاسان ئەم ئیشە گەیشتۆتە ئەو لووتکەیە کە ئەو زەمینەیە دروست ببێت ئێمە ئەو هەموو عەزیزانەمان لە لغم هەڵگرتنەوەی هەر بۆ باروتەکەی هەڵمانە گرتەوە تەصحیحمان بە ئەفرادی خۆمان داوە چونکە کڕێک دنیامان کرد هەتاکو پارە کۆکەین و ساڵ و سەدەقەی دنیا بۆی خۆمان مەشجەبی خۆمانە خۆمان تەدریباتی خۆمانە تەدریبان بە 15 برا کرد 15 برا 116,000 دیناری تێچووهی ئەو زەمانە بەس بۆ ئەوەی ئەمانە ببن بە ئامر مەفرەزە بتوان ببن بە ئامر کرد تدریب لەسەر 13 سیلاح بکەن لەگەڵ سیاقە و جیهاز و بەشێکیش دەرمان شارەزابن لەبەرەوەی ئەمە ڕەنجێکی زۆرمان لەمانەیەداوە و ئێستاش ساحەبین بە فەزلی خوای گەورە تاریخێکی شەو و ئیسپاتی شەکەینەوە بۆ میلەتی خۆمان کە چەند دڵسۆزی بووین چەند صادق و چەند بە سەبریش بووین ئێمە لەسەر ئەو هەموو مەعاناتی کە چێشتومانە لەگەڵ ئەو هەموو توند ڕەوی و سەلەفیەتی خۆمان کە هەمان بووە بە فەزلی خوای گەورە هیچ کەسێ هەستی پێ نەکردو ئێمە 4 نەفەرمان هێنابێ بڵێن وەڵا بە زوڵم هێناومانە و لێدی بەڵێ حکمی شەرعمان لەسەر خەڵک تەطبیق کردو حکمی شەرعیش لەو سەری زاخۆ هەتاکۆ گاتە سنجار ئەگاتە خانەقین لە هەر مەلایەکی شافعی مەزهەب و لە هەر مەلایە بپرسی بڵێ حکمی شەرع لەسەر شەراب خواردن چێڵە 80 جەلدە لێدانێت ئێمە ببێ مەزهەبی ئیمامی و حەنیفە 40 جەلدەمان لێدا لەبەرەوەی شەرابی خواردن عقوبەکانی شتێک نین بە کەیفی ئێمە بێ عقوبەیەکن شەرع دیاری کرد ئەمانێکیشمان بۆ خەڵکە تەوفیر کردو بەڵێ تاکو فێرە بین و ئیش فێرە بین بەڵام ئێمە نهاتوین خەڵک بکوژین بۆی خەڵک وابزانە شۆڕژگێڕین و لێمان بترسن ئەوەش فەزلی خوای پەروەردگارە کە ئەلحەمدوللا و برا بەڕێزانە توانیویانە تاریخێک دروستکەن و ئەو لێدانش تەمان گومانی تیان نییە بەشێکە لەو سڕاع گەورەیە ئەمە جێگای سەربەرزیمانە کە ئەمریکا هاتوێتە وێ زەمان بۆی بماندا بە عەرزا و نەشی توانی خوای گەورە یارمەتیدەری ئێمە شوێوەش بێ سەلامەت و سەرکەوتومان کە ئەو برا عەزیزە مستەزعفانەمان کە سەربەرزن بەم جیهادە کە ئازان بەم تەوحیدە
ڕووی کافری محارب بوونەتەوە مەشروعەکانی فەشەل پێدێنن خی گەورە یارمەتی دەریان بێ بۆ ئەوەی کە ببن بە ئەداتی قەدەری خۆت بۆ سەرخستنی دینەکەت و ئێمەش بخەرە ریزیان خوای ئەوانەی بریندارن چاچیان کەرەوە خوای ئەوانەی کە دیلن یا لە زیندانی تاغوتانی احتیلال و تێکی زیاتری بدرێ و جورئەتێکی جوامێری پێ ببەخشە کە بتوانێت ببێتەوە بە ساحەبی بازووی بەدەستنوێژی چەکداری هەتا بتوانێت ئەو قورئانە جارێکی تر بپارێزێ کە ئێستا پەرپەڕەکرێ بتوانن ئەو جەماوەرە مسلمان ڕوودگار یارمەتی ئێمەش و ئێوەش بێ. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.